هەتا ئێستا هیچیان بۆ نەکردوین. ئێمە ڕزگاربووی شاڵاوی ئەنفالین داوای منحاکەین، ئەمانەوێ حکوومەتی خۆمان قەرەبوومان بۆ بکاتەوە. هیوادارم بەدەستی بەتاڵ نەمانێرنەوەکو هەموو جارەکانی تر. هەوێمان بۆ کراوە ماوەیەکی زۆر زۆرە، هەتا ئێستا هیچیان بۆ نەکردوین. داواکانی لە سەرۆکی حکوومەت قەرەبوومان بۆ بکاتەوە. چەندەم جارە دێنە گر دەبنەوە؟ من بەش بە خۆم ئەمە دووەم جارمە، بەڵام زۆربەی زۆریان بەدەیان جار هاتوون، هەر ئەڵێن باشە بەڵێ و هیچی تر. بەڵام ئەم جارە هەتا ئیشمان بۆ نەکەن ئێمە ناڕۆینەوە لێرابین، ناڕۆین ئە لێرابین ئەمێنینەوە. چەند ساڵە هەیەمان بۆ کراوە تا ئێستا یەک شتێکمان بۆ نەکراوە. هاتوین داوای حەقی خۆمانەکەین، هیچی کەمان ناوێت، بەس بۆ حەقی خۆمان هاتوین. هەمووی لە هەڵەبجەوە هاتوین، هەمووی لە سلێمانیەوە لە گەرمیانەوە هەمووی هاتووە داوای حەقی خۆی ئەکات. مافی خۆشمانە بۆمان بکەن، خێرمان پێ ناکەن. چەند ساڵە ئێمە ڕەزالەتی هەچەشین، بۆچی بۆمان ناکەن؟ بەس بۆ ئەوە هاتوین، بۆ هیچی کەش نەهاتوین. داوای ئەوە دەکەن کە بەڵێ بەڵێ تا ئێستا هیچمان بۆ نەکراوە، هیچ قەرەبوویەکمان بۆ نەکراوە. هەیەتی ئەوە چەند ساڵە وەرێگرێت ئێمە لەگەڵ ئەوانە بووین تا ئێستا هیچی بۆ ئێمە نەکراوە. من 250 وەرناگرم. هاوڕێکەم مانگی ملیۆنێکی 200,000 وەرەگری. بەخوا عەرزەکەیشیان نەداوەتی. چەندەم جارە دێنە هەولێرەوە؟ وەڵا ئەمە دووسێک کڕۆ هیچمان بۆ نەکردی، هیچ حسابێکمان بۆ ناکەین. سێ شەڕ وەهی لاکومانیمان نێرنەوە بۆ وانە داوای مافی خۆمانەکەین، داواکەین کە شتێکمان بۆ بکەن کاکە ئەروەکو بەغا حسابێکمان بۆ بکەن و داوا لە وەزیرەکەین بۆ هەموو شتێک کتاب کراوە، هەموو شتێک حازرە. داوا لە وەزیری دارایی یەکەین بۆمان ئیمزا بکات کە شتەکەمان بۆ سەرف بکرێت.